دەچینە سلێمانی و لە سلێمانی شاخەوان سەدیق ڕێخەری مەراسیمی چلەی عەزیزگەردی ئەومان لەگەڵ ئەبێت کە سەبارەت بە مەراسیمەکە گفتوگۆ ئەکەین کە مەراسیمێک سازکراوە بە بۆنەی چلەی هونەرمەند عەزیزگەردیەوە. کاک شاخەوان بەخێر هاتی بەیانیت باش کە جەنابەت وەکو نووسەرێک ئەم بەیانیە لەگەڵمانە بەشداریت. ناوەڕۆکی مەراسیمەکە چی لە خۆی ئەگرێت؟ زۆر سپاس. دیارە ئێوازان کە چ ڕۆژ لەمەوبەر ئێمە هەمومان بە هەواڵی گیان لە دەستدانی یەکێ لە ئەکادیمیست و زمانزان و وەرگێڕ و نووسەرە گەورەکانی کورد تووشی شۆک بووین کە کۆچی دوایی کرد و ماڵاوایی لێکردین. لێرەوە جارێکی کە من سەرخۆشی لە بنەماڵەکەی لە دیبان لە ڕۆشنبیران لە کتێبخانەی کوردیەکەم. ئێمە وەک دەستگای کەریمی عەلەکە هەر لە سەرەتایی نەخۆشکەوتنی خوا لێ خۆش بوو دکتۆر عەزیزگەردیەوە پەیوەندیمان بە بنەماڵەکەیەوە کرد. ئامادەیمان دەربڕی کە تێچووی چارەسەری بەڕێزیان لە هەر نەخۆشخانەیەکی هەرێمی کوردستان یاخود ئەگەر پێویستکە لە دەروی وڵات لە هەر وڵاتێک تێچووی چارەسەری بەڕێزیان بگرینە ئەستۆ. بەڵام بەداخەوە دیار بوو تەندروستەکەی خراپ بوو نەگەیشتە ئەوەی کە چارەسەر بکرێت و کۆچی دوایی کرد. بۆیە ئێمە بڕیارماندا بە ڕێکەوتن لەگە بنەماڵەکەی پاش چ ڕۆژ لە تێپەڕبوون بەسەر کۆچی دوایی بەڕێزیانە چلەی ماتەمینی بۆ بەڕێزیان بکەین لە شاری هەولێر. و ئەمڕۆ چ ڕۆژ بەسەر ئەو ڕووداوایەتەیە پەڕێ ئێمە ئەمڕۆ مەراسیمەکەکەین. دیارە مەراسیمەکە لە ئوتێلکانیۆنە لە شاری هەولێر کاتژمێر 5. ئێمە لە مەراسیمەکە کۆمەڵێک وتارمان هەیە هەم دەستگا حکومیەکان هەم ناوەندە زانستی و ڕۆشنبیری و ئەکادیمیەکان و جگە لەوە کۆمەڵێک چالاکیکە پێشکەشەکرێکە پێگاتووە لە بڵاوکردنەوەی بێبەرامبەری کتێبێک لەسەر ئەزمون و ژیانی دکتۆر عەزیزگەردی و بڵاوکردنەوەی پۆستەر و لۆگۆی تایبەت بە دکتۆر عەزیزگەردی و پێشکەشکردنی فیلمێکی دۆکۆمنتاری دەربارەی ژیان و ئەزمون و بەرهەمەکانی دکتۆر عەزیزگەردی و کۆمەڵە چالاکی تر. باشە، چەند نووسەر بەشداروا نووسینیان بڵاو بۆتەوە لەم پەرتووکە؟ دیارە کتێبەکە کاک حەمید بەدرخان ئامادەی کردووە. کۆمەڵێکی زۆر لە نووسەران لە هاوڕێیانی لە بنەماڵەی بەڕێزیان تیا یادەوەری و نووسین و سەرگوشتەی خۆیان لەگەڵ دکتۆر عەزیزگەردی گێڕاوەتەوە. بەشێکی کەی کتێبەکە پێگاتووە لە ئەلبومێکی بەرگی ئەو کتێبانەی کە نزیک لە 150 کتێبەکە لە ماوەی تەمەنیدا دکتۆر عەزیزگەردی کاری وەرگێڕان و نووسینی بۆ کردوون. و بەشێکی کەی کتێبەکە پێگاتووە لە ئەلبومی وێنەکانی دکتۆر عەزیزگەردی کە کۆمەڵێکی زۆر وێنەی قۆناغە جیاوازەکانی تەمەنی دکتۆر عەزیزگەردی لە خۆگرێ هەر لە مناڵیەوە هەتا قۆناغەکانی خوێندن و قۆناغەکانی مامۆستایەتی و قۆناغەکانی سەرپەرشتیاری دکتۆرا و ماستەر و ئەوانە هەتا ئەو کاتانەی کە کاری وەرگێڕانی کردو تا کۆچی دواییەکەشی. هەڵبەتە کتێبێکی تێر و تەسەل و باشە، کۆمەڵە زانیاری زۆر زۆری تایە دەربارەی دکتۆر عەزیزگەردی. جگە لەم کتێبەش ئێمە لە فیلمە دۆکۆمنتارێکە کە من خۆم ئامادەم کردووە و هەستاوم بە داڕشتن و جێبەجێکردنی کۆمەڵێک زۆر لە دکتۆرانی زانکۆ و هاوڕێ و کەسان لە بنەماڵەکەی کەسانی نزیکی خۆی لەناو فیلمە دۆکۆمنتارێکەیە باز لە ئەزمون و ژیان و گرنگی دکتۆر عەزیزگەردیەکەن لە ناو دنیای نووسین و وەرگێڕان و کتێبخانی کوردی ئێمەیە. باشە، کاک شاخەوان تا چەنە خانەوادەی مامۆستا عەزیزگەردی هاوکارتان بوون لە بڵاوکردنەوەی ئەم پەرتووکە؟ بێگومان ئێمان لە سەرەتاوە پەیوەندیمان لەگەڵ کردوون هەر لەو دەمەوەی کە دکتۆر عەزیزگەردی نەخۆش کەوتبوو لە خەستخانە بوو و ئەوان هەر لەو کاتەوە ئامادەییان دەربڕی کە هاوکار بن لەگەڵ ئێمەیەوە هەموو قۆناغەکانی نەخۆشکەوتنی تا لە نەخۆشخانە و تا وەفاتی بەڕێزیان و هەتا بە خاک سپاردنی و تا ئێستاش کە چ ڕۆژ بەسەر و ڕووداوایە تێپەڕێمە بەردەوام لەسەر خەتین لەگەڵیان ئاوەکو دامەزراوەی کەریمی عەلەکە و نەک هەر ئەوەی کە ئێمە هەڵساوین بە
ئامادەکردنی ئەم چلەیە بەڵکو گڵکۆی بەڕێزیشیان بە باشترین شێوە بە دیزاینێکی جوان و ناوازە ڕازێنینەوە وەکو ڕێزێک بۆ ئەو هەموو ماندووبوونەی کە دکتۆر عەزیزگەردی لە ماوەی ژیانیدا کردوێتی. بێگومان بنەماڵەکەیان زۆر هاوکارمانن، براکانی زۆر لەگەڵمان هاوکارن کە جێگەی ڕێز و سوپاسەوە ئێمە بەردەوام لەسەر خەتین لەگەڵیاناوە. ئەوان لە ئامادەکردنی ئەم چلە و هەم فلیمەکە و هەم کتێبەکەشە زۆر هاوکار بوون و بە خۆشحاڵێکی زۆرەوە ئەوان لەگەڵمانن بۆ بەڕێوەچوونی هەموو کارەکان و ئەم ڕۆژ وەکو بنەماڵە وەکو کە سوکار لەوێ حزوریانە بێ و وتاریان هەیە و ئامادەیەکی تەواویانە بێت لە چلەکەدا. باشە کاک شاخەوان مامۆستا عەزیزگەردی ئەو کەڵە نووسەرە هەموو هەوڵێکیەوە بۆ کە خەڵک ڕۆشنبیر بێ هۆشیار بێت لە ڕێی نووسینەکانیەوە خەڵک هۆشیار کاتەوە لەگەڵەوەشا خۆی لە دوای خۆی پەرتوخانەیەکی بەجێ هێشتووە. ئێوە کە ئێستا پەرتوکێکتان بۆ ئامادە کردووە یاخود فیلمێکی دۆکۆمنتاریتان ئامادە کردووە، ئایا بیرلەوە ناکەنەوە هەلێک بدۆزنەوە یاخود ئەو پەرتوخانێ هەلێک بێت کە بکرێتە شوێنێکی مێژووی؟ لە ڕاستیە هەم کۆمەڵێکی زۆر لە ڕۆشنبیران و هەم بنەماڵەی بەڕێزیشیان لە فیلمە دۆکۆمنتارێکەش براکانی باسیەکەن هەمومان داوای ئەوەمان کردووە کە ئەو کتێبخانە گەورەی مامۆستاکە گەنجینەیەکی زۆر بە نرخە بۆ ئەدەبیاتی کوردی، بۆ کتێبخانەی کوردی، بۆ نەوەکانی داهاتوو کە پێگاتووە لە کۆمەڵێک سەرچاوی زۆر بە کۆمەڵێک ناونیشانی زۆرەوە و کۆمەڵێک گۆڤار و دەستنووسی زۆری تیا پارێزراوە کە ئەوە ڕەنج و ماندووبوونی زیاتر لە 50 ساڵ لە کۆکردنەوە و پاراستنی دکتۆر عەزیزگەردیە. لە ڕاستیە زۆر گرنگە هەم حکوومەت هەم دەستگا تایبەتەکانی بواری ڕۆشنبیری بیرێک لەوە بکەنەوە ئەم کتێبخانەیە هەروە نەبێتە ماڵێکی داخرا و شوێنێکی هەمالکرا و پشتگوێخراوە، چونکە هەموو تەمەنی عەزیزگەردی بەم کتێبانە بەخشێنراوە و هەموو ئاواتیشیەوە بووە ئەم کتێبخانەیە بێ بە شوێنێک وەک چۆن خۆی لە ژیانە بوو خوێنەرەکانی قوتابیانی زانکۆ و پەیمانگا و نامەی ماستەر و دکتۆرا بەردەوام سەردانیان کردو و سوودیان لێ وەرگرتووە لە سەرچاوەکانی لە دوای خۆشی بێگومان سوود لەمە وەربگیرێ. بۆیە ینی داواکاری نووسەران و ڕۆشنبیران و بنەماڵەکەی ئەوەیە کە حکوومەت بێتە سەرخەت، دەستگا ڕۆشنبیریەکان بێنە سەرخەت و هەموو ناوەندە ئەکادیمی زانستیەکان بێنە سەرخەت کام کتێبخانەیە هەروە بە ئێمالکراوی نەمێنێتەوە و بکرێ بە شوێنێک بە مۆزەخانەیەک بە شوێنێکی گرنگ کە هەمووان سوودی لێ ببین، چونکە ئەوە ڕاستە ماندووبوون و خوێن و عارەقی ناوچاوانی دکتۆر عەزیزگەردیە، بەڵام لە پاش خۆی مڵکی و میلەتەیە، مڵکی خوێنەرانە، مڵکی کتێبخانەی کوردیە، بۆیە گوناح هەروە بەزایە بڕوا. ئێمەش لە دەستگای کەریمی عەلەکە هەر لە سەرتاوە قسەمان لەگە بنەماڵەکەیان کردووە ئەوەی لەسەر شانی ئێمە بێ و بتوانین بیکەین بێگومانێکین و درێغی ناکەین ڕۆک چۆن تا ئێستا نەمان کردووە، بەڵامی ترەوە مێنێتەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری و مێنێتەوە بۆ بنەماڵەکەی کە لە داهاتوە چ بڕیارێکە دەن، بەڵام ئێمە بەش بە حاڵی خۆمان هەرچیمان پێ بکرێ بێگومان درێغی ناکەین و ئامادەی. بەڵێ کاک شاخەوان ئەوەی کە زۆر گرنگە لێرە بوترێت ئەوەیە کە دکتۆر عەزیزگەردی خۆی بەوە ناسراوە کە زۆر خۆی دوورە پەرێز ئەکرد بۆی کە تەداخلی لایەنێک نەکات، بێلایەن بێت، کوردیانە بنووسێت بۆ کورد بنووسێت بەبێ ئەوەی کە نیشانە و مۆری هیچ لایەکی بەسەرەوە بێت. زیاد کەمتر خەڵک ئەمەگەر خوێنەرەکانی زیاتر بیناسن وەکو کوردێک چۆن ئەکرێت ئەمە بناسرێت بە نەوەیەک کە ئێستا لایەن و لایەنگری تێدایە یاخود ئیلا کەسێک ئەگەر ئاید بە شوێنێک نەبێت ناناسرێت، چی ئەکەن بەتەمان ئێوە وەکو ئەو ناوەندەی خۆتان چ کارێکی بۆ بکەن؟ بێگومان هەموو پیاوە گەورەکانی ناو مێژوو ئەو کەسانە بوون کە لە دەرەوەی دەسەڵات و لە دەرەوەی حیزب و لە دەرەوەی ئەو شوێنانە بوون کە هەمیشە زەوئی میدیایی و زەوئی ڕاگەیاندن و ئەوانەیان لەسەر بووە. دکتۆر عەزیزگەردیش لە ماوەی ژیانیدا هەوڵیاوە دوور بێت لە هەموو ئەو دەستێوەردانە حزبی و حکومی و ئەوانە پیاوێک بووە بۆ ئەوە ژیاوە کە خزمەتی نەتەوەکەی بکە لای ئەو هیچ کورد لە هەر کوێیەکی دنیا بوو بێ کتێبی کوردی وشەی کوردی زاراوەی کوردی لە هەر کوێیەک بوو بێ جیاوازی خزمەتی ئەوەی کردووە. لەبەر ئەوە ڕاستە و دوورە پەرێز بووە لە میدیا، دوورە پەرێز بووە لە هەموو ئەو شوێنانەی کە
ئاش و هوشی حزبی ئەوانەیان تیاکراوە بەڵام بێگومان ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان کتێبێکی خوێن بێتەوە ئەوەی کە ئاشنایەتی لەگەڵ وشەی کوردیا هەبێ دکتۆر عەزیزگەردیە ناسێ من لەو بڕوایم لە هەر شوێنێک کتێبخانەیە گەبێ و کتێبی کوردی تیاابێ ئەگەردە کتێبی تیاابێ بێگومان ئەبێ 3 تا 4 کتێبیان بەرهەمەکانی دکتۆر عەزیزگەردی بن چونکە ئەو پیاوە هەموو تەمەنی خۆی بە وشەی ڕەسەنی کوردی بەخشی بە زاراوەی کوردی بەخشی و هەوڵیدا هەمیشە ئەو کتێبانە وەربگێڕێ لە ژیانیدا کە سوودێکیان بۆ کتێبخانەی کوردیە بۆ خۆتان نەزان ئێمە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە بزوتنەوەیەکی گەوری وەرگێڕانمان هەیە بەڵام بەداخێکی زۆرەوە ئەم بزوتنەوە وەرگێڕانە چەند سوودی هەیە هێندەش زیانی هەیە لەوەی کە بێسەروبەرەیەکی پێوە دیارە هەر کەس هەڵەسێ بە ئارەزوی خۆی بەبێ ئەوەی شارەزایی باشی لە هەردوو زمانەکەی هەبێ بۆ خۆتان نەزان مەسەلەی وەرگێڕان پرەنسیپە بێتەوە شارەزای لە ئەو دوو زمانەیە هەبێت کە کارەکەی تیاکەی و بزانی چۆن ئەو وشانە ئاگوازیتەوە چۆن لە ڕۆی فۆنۆتیکەوە چۆن شارەزای کولتور و عاداتی ئەو دوو زمانابی لەبەرەوە کارێکی هێندە سانانیە بەڵام بۆ کەسێکی وەک دکتۆر عەزیزگەردی کە زیاد لە 5-6 زمانی بە باشی و بە زانستیانە زانیوە کارێکی سەخت و تااقەت پڕوکێن بۆ لەوەی کە گەڕاوە بەناو ئەدەبیاتی جیانە بەناو کتێبخانەی جیانیە لەسەر داخوازی هیچ کەسێک کاری وەرگێڕانی نەکردووە ئەو خۆی لەسەر داخوازی خۆی و حەز و ویستەکانی خۆی کە زانیوێتی چ شتێ بۆنەوەی ئایندەی ئێمە گرنگە بۆ کتێبخانەی کوردی گرنگە ئەو کارانی وەرگێڕاوە لە ڕاستیە بۆیە ئەبینین کارەکانی دانسقەن یەک کاری نییە لە کارێکی کەی بڵێ تۆ ئەم کارەی لەوی تریان باشترە یا ئەمەیان لەوی تریان پێویسترە هەموو کارەکانی گرنگن هەموو کارەکانی جێی بایەخن و دڵنیام کتێبخانەی کوردی لە ئێستا و لە داهاتوو لە داهاتوو تریشە سوودێکی زۆر لەو بەرهەمانی ئەوە بینێوەنەوەکانی داهاتوو من دڵنیام وەکو کارێکی دانسقە و توحفە بە دوای بەرهەمەکانی ئاگەڕێن و سوودی لێ بینێن و زانکۆکانی ئێمە بێگومان سوودێکی زۆر لە بەرهەمەکانیەوە من دڵنیام ئالی کتێب و خوێنەوار دکتۆر عەزیزگەردی ئەناسێت و بۆ داهاتووش ناوەکەی بە نەمریە مێنێتەوە باشە کەواتە گەروا بێت دکتۆر عەزیزگەردی ویستێتی کار لەسەر کولتوری هاوبەش بکات بە کارە وەرگێڕانەکانی بەڵە بێگومان یەکێ لە گرنگیەکانی کللتوری هەموونەتەوەیەک مەسلەی پردی وەرگێڕانە وەرگێڕان پردێکە لە نێوان هەموو کللتورە هاوبەشەکانی دنیا هەموو گەلەکانی دنیا ئێمە گەر وەرگێڕان نەبووایە چۆن بەرهەمەکانی ئەمریکای لاتین و ئەوروپا و وڵاتە عەرەبیەکان و فارس و تورک و هەموو ئەوانەی تر بزانین و مەسلەی وەرگێڕان کارێکی زۆر گرنگە لە نێوان نەتەوەکانی هەموو دنیاە بۆیە دکتۆر عەزیزگەردی ڕۆڵێکی گەورەی بینیوە لەوێەوە هەرزوو هەستی بەم گرنگیە کردووە بۆیە تەمەنی خۆی بەمە بەخشیوە لە ڕاستیە و گرنگی دکتۆر عەزیزگەردی لەوایە کە تەنها لە یەک زمانەوە کاری نەکردووە ئەو لە ئینگلیزی و لە فەڕەنسی و لە عەرەبی و لە فارسی و لە تورکی و لە زۆر زمانی ترەوە کاری وەرگێڕانی کردووە عەزیزگەردی ئایا تەنیا لە زمانی بیانیەوە کتێبی کردو تا زمانی کوردی یاخود ئەوەنەی خەمی کوردی هەبووە لە زمانی کوردیشەوە کتێبێک هەبووە ئەو نەگرنگ بێت کە ئەو بەری گەڕێت بۆ سەر زمانێکی بیانی؟ بێگومانە گەر باز لە کتێبی گرنگ بکەین بەڵێ بێگومان کتێبخانەی کوردی و بەرهەمی نووسەرانی کوردیش ئەوەندە گرنگیان هەیە کە وەرگێڕێن بۆ سەر زمانەکانی تر بەڵام ئەوەندەی من ئاگدار بم دکتۆر عەزیزگەردی هەوڵی داوە بەرهەمی بێگانە ینی بەرهەمی وڵاتانی دەرەوە وەرگێڕێ بۆ کوردی چونکە بۆ خۆتان نەزانن ئێمە بەو پێی کە گەلێکی بندەست و ژێردەست بووین کتێبخانەی کوردی ئێمە تازێ ینی ڕاستە ئێمە لە ساڵانی 70 و 80 و 90ەکان و حتا تا 2000ەکانیش کتێبی چاپکراوی کوردیمان هەبووە بەڵام ئەوانە بە پەنجەی دەست ئەژمێران ینی سانسۆرێکی زۆر هەبووە لەسەر چاپکردنی کتێبی کوردی بە تایبەتی گواستنەوەی ئەدەبی جیهانی یا بەرهەمی نووسەرانی جیهانی بۆ کوردی لەبەر ئەوە کتێبخانەی ئێمە زۆر لاواز و زۆر کەمتوانە بووە بۆیە خەمی دکتۆر عەزیزگەردیەوە بووە کە بەرهەمی ئەدەبیاتی جیهانی و نووسەرانی جیهانی بگوازێتەوە بۆمان بۆی ئێمە ئاگداری بەرهەمی جیهانی بین و ئاگداری نووسینی جیهانی و ستایلەکانی نووسین بین لە دنیا بۆیە زیاتر خەمەکەی لەوە بووە کە ئەدەبیاتی بیانی وەربژێڕێ بۆ کوردی
بۆ ئەوەی کتێبخانەی کوردی وردە گەشە بکاوەگەوەی کە ئێستا گەشەی کردووە من دڵنیام ئەگەر تەمەنیە بووە کاکشاخان چونکە کاتم زۆر کەماوە ئەگەر بکرێت بە کورتی وەڵامی ئەم پرسیارەی من بدەیتەوە کە دکتۆر عەزیز گەردی تا چەند کاری لەسەر زاراوەکان کردووە بە کورتی ئەگەر بارێک بێگومان ئەگەر بەرهەمەکانی دکتۆر عەزیز گەردی بخوێنیتەوە لە ناو هەر کتێبێکیا تۆ بەر فەرهەنگێکی گەورەی وشاکەوی کە ئەم فەرهەنگە گەورەیە پێگاتووە لە جگە لە زمانە ڕەسەنە کوردیەکە پێگاتووە لە بەکارێنانی وشە لە دیالکتەکانی تری کوردیەوە یعنی دکتۆر عەزیز گەردی زۆر شارەزای دیالکتەکانی کوردی بۆ لە هەموو ناوچە و پارچەکانی کوردستان و بە باشی توانیوەتی قسەیان پێ بکە لەبەر ئەوە ئەگەر تۆ سەیری هەر بەرهەمێکی هەر کتێبێکی دکتۆر عەزیز گەردی بکەی ئەکەوی بەسەر فەرهەنگێکی گەورەی وشەیە کە زۆر دەوڵەمەندە لەبەر ئەوە دکتۆر عەزیز گەردی چونکە خۆی بە مڵکی هەموو کوردزانی و خەمە گەورەکەی نەتەوەی کورد بووە ئەبینی لە بەرهەمەکانی شیاوە ڕەنگیاوەتەوە و هەموو زاراوە و هەموو وشەی دیالکتەکانی تری کوردی تیا جێ کردوێتەوە کاکرێ ناوی بنین کوردستانێکی گەورە لە ڕاستیە. بەڵێ زۆر سپاس بۆ شاخەوان سدیق ڕێخەری مەراسیمی چلەی عەزیز گەردی کە ئەمڕۆ پەرتووکی ژیان و بەرهەمەکانی عەزیز گەردی بڵاو ئەکرێتەوە لەگەڵمان بوویتە دامەزراوەی کەریمی عەلەکە کە یادی عەزیز گەردی لەوێ ئەکرێتەوە. سپاس دەکەین. زۆر سپاس بۆ بەڕێزی.